بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە ئاخرین بەرنامەی ئیمساڵ یعنی ساڵی 2023 میلادی لە بەرنامەی تەندروستی گەرم و گەشترین سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. هیوادارم لە ساڵێ میلادی ڕابردووە توانیوێتمان لە خزمەتی ئێوە ئەو ئەخبارانەی ئەو هەواڵانەی کە تازە بووێتن لەسەر زانستی پزیشکی تەندروستی جێگەی کەڵک و ڕەزامەندی هەموو لایەکتان بووبێ. بەڕێزان بۆ ئەم جارەمان لە بەرنامەی تەندروستی دوو بابەتمان بۆتان حازر کردووە کە دوو بابەتەکەیش هەروەکو راپۆرت هەواڵە، یەکێکیان لەسەر دووبارە سەر هەڵدانەوەی نەخۆشی کۆرۆنایە، ئەوی تریش لەسەر تاقیقاتێکە کە لەسەر ڕژیمی غەزایی گیاییە کە ئایا تەئسیری هەیە بۆ دابەزاندنی کێش هاو نەخوارەوەی وەزن یان نا، کە نەتیجەی ئەو تاقیقاتیشە بۆتانی ڕاگەینێ. بەڵام بۆ یەکەم هەواڵمان کە لەسەر بڵاوبوونەوەی دووبارەی کۆرۆنایە یا ئەرە و کۆڤید 19 ئەگەر لاپەڕەی ڕۆژنامەکان سایتەکان هەڵبەینەوە ئەبینین دووبارە ئەخباری مربوط بە کۆرۆنا ئەمە ماوەی یەک دوو هەفتەیە زۆرترە بووەتەوە، زیاتر لە جاران دیارە هەر تاقیقات لەسەری کراوە و ئێمەش نەتیجەی ئەو تاقیقاتە ناوە ناوە لە بەرنامەکانە ڕامان گەیاندووە و بە ئیطلاعیەوە خۆشەویستان گەیاندوومانە. ئەوەی کە تازەترین شت بێت یەکێکی کە WHO یا سازمان بێداشت جەهانی گزارشێکی داخۆی لەسەر بڵاوبوونەوەی دووبارەی کۆڤید 19 یا هەر ئەو نەخۆشی کۆرۆنا وای وت کە لەژێر نەزەرمانە، لەژێر چاودێریمانە. لە گزارشەکەی سازمان بێداشت جەهانیەوە هاتووە کە کۆرۆنا دیسانەوە لە حاڵی پەرەسەندنە، ئەو جۆرەشەی کە بەم حاڵەی کە هەیە خێرایی خەریکە پەراسێنێت بڵاوی کردووە لە وڵاتە جۆرا و جۆرەکانە. جۆرەکەیشی کە مشخص کردووە کە ئۆمیکرۆنە. ئۆمیکرۆن تقریبا لە ماوەی یەک دو ساڵ لەوە پێش کە زیاتر لە 2 ساڵ لەوە پێش کە کۆرۆنا سەری هەڵدا، دوای ماوەی کە وتیان کە شکڵەکەی گۆڕاوە ئۆمیکرۆنە. ئۆمیکرۆن ئەگەر بینەرانمان لە بیریان بێت یەکێک لە خاسیەتەکان و خصلەتەکانی ئەوە بوو کە بە خێرایی یعنی خێرایی گواستنەوەی بڵاوبوونەوەی لە شوێنگەر جۆرا و جۆرە زۆر لەسەرەوە بوو، سرعەتێکی زیاد لە حەدی بوو. ئەو جۆرەشە کە ئەم کۆرۆنا کە لە ڕۆژگەر و هەفتەگەر ئاخر ساڵی 2023 لەسەری باسکرا، هەر ئەو ئۆمیکرۆنەسە کە جۆرێک بوو لە جۆرەکانی ئەو نەخۆشی کۆرۆنا. ئەو گزارشەی کە WHO دای، چون گزارشێکی تازەتریش هات لەسەر ناوی وڵاتەکان، ئشارە کات کە جۆرێک لە جۆرەکانی کۆرۆنا کە هەر ئەو ئۆمیکرۆنە بێت بە خێرایی خەریکی پەرەسەندنە لە دنیا، بۆیە ئەبێ ئاگاداری بین ڕێگاکانی بەرگریکردن لە تووشبوون بەو کۆرۆنا بگرینە بەر. ئەڵێت لە گزارشەکەی WHO یا ئەو سازمانجانی بێداشتەوە هاتووە کە ئەڵێت بە شێوەیەکی گشتی لە هەموو عالەمە هەیە، بەڵام ئەوەی کە بەرچاوە لە هێندە، لە چینە، بریتانیا، ئامریکاس، کە ئەو جۆرەی ئۆمیکرۆنیشە کە تاقیقی لەسەرکراوە NG1 یا GN1 شەر پێ ئەڵێن کە دۆزراوەتەوە، کە ناوی جینێتیکی ئەو جۆرە لە کۆرۆنایە. لە درێژەی گزارشەکەی سازمان
بێداشتیانی واڵێ ئەوێژ لە حاڵی حازرە خەتەرەکەی ئەم جۆرە زۆر کەمە. واکسنەکان هێشتا بەرگریکی باشیان کردووە، بەڵام احتماڵی هەیە کە کۆڕۆنا و باقی عفونەتەکانی هەناسە لە زستانە دووبارە ڕوو لە هەڵکشان کات و بڕاتەوە سەرەوە، یانە ڕێژەی توشبووانەکان بڕاتە سەرەوە. ئەڵێ لە حاڵی حازرە چەند جۆر لە جۆرەکانی ئۆمیکرۆن وەکو ئنجی یەکەکەی کە تەحت نزارەتی WHO یا سازمان لێداش جیهانی هەیە جێگەی مەترسی گەورە نین. ئەڵێ دیارەکە پەرەی سندووە جێگەی مەترسی گەورە نین. ئەو وڵاتگەریشە کە ناوی بردو بوو هند بوو، چین بوو، بریتانیا و ئامریکا. بەڵام دوای ئەم گزارش WHO هەر چەند ڕۆژ دوای گزارشەکەی ئەم گزارشێکە WHO دای دووبارە ئەخبار بڵاو بووە کە ئەم ئۆمیکرۆنە بە خێرایەتی تونتر پەرەی سندووە. وڵاتگەرێکی تر وەکو مۆغولستانیشی لەبەرەوە گردووە تا ئوسترالیا، یان ئوسترالیایش کە ئەو قاڕەیەکی زۆر دوورە بە نسبەت قاڕەکانترە و ئەم ئۆمیکرۆنە بڵاوی کردووە پەرەی سندووە لەوێش. لە گزارشەکەی سازمان جیهانی بێداشتە هاتووە هەروەکە هێشتا شەواهد و تاقیقاتەکەمان کەمێکە زۆر کەمە ها لە دەستڕەسەکە ئایا نیشان دەد جۆریە ئەم جۆرە جنێتیکیەکە ئنجیەکە چەندێک ئەتوانێت ئەو مەسئولیەتە ئەو قدرەت بەرگریە کە دروست بوو بە هۆی واکسنەکان بتوانێت ئەمە دەوری باتەوە. مەبەستیان ئەوە هێشتا نازانن تا چه قدرەتەکەی تا چه ئەنازەیەکە کە ئەو واکسنگەرە دەور باتەوە ئەو خۆی وارد عەمەڵ بێت و ئەو کەسە تووشی نەخۆشیەکەی کات. ئەڵێت هیچ گزارشی دیشمان بەدەست نەگەیشتووە کە ئەم جۆرە لە جۆرەکانی مەبەستی ئەم ئەنجیەکەسە کە لە جۆرەکانی پێشووتری قەویتر بێت یا خەتەرناکتر بێت. هیچ گزارشێک لەوەمان بەدەست نەگەیشتووە. ئەڵێت هەر لەژێر چاودێری و متاڵعەیە تاقیقاتەشی هەر ئێدامەی بێت، بەڵام کەسانێکی کەمیش لە خەستەخانەکانە بەستەری بووبن. ئەو کەسانیشەکە بەهۆی کۆرۆناوە ئەگەر بەستەریە بن ئەبێت لەسەر ئەم جۆری ئۆمیکرۆنە تاقیقیان لەسەرەوە بێت. بەڵام چەندانە دەستور و تەوسیەی هەیە کە ئەڵێت وەکو تەوسیە ئەوانە ڕعایەتکەن ئەگەر لە شوێنگەرێکە ئەڕۆن کە فەزاکەی سەربەسراوە بەسراوە باشتر ئەوەیە لە محافزگەر دەموچاوی مەبەستی ماسکە لە ماسک و دەمامک استفادە بکرێت. ئەوە یەکێک لە تەوسیەکانیە. لە کاتی پژمینە لە کاتی کۆکە ئەڵێ دەست یا دەسماڵ لە بەردەمولوتە بگیرێ بۆ بەرگرتن بە بڵاوبوونەوەی ئەو ڤیرۆسە. شۆردنی دەسە بە ئاو سابوون کە ماوەی 10 تا 20 سانیە شۆردنی دەست بە ئاو سابوون ئەتوانێت دەور و نەخشێکی بەرچاوی بێت. ئەو کاتەیشە کە کۆرۆنا سەری هەڵدا لە 2020 ئەگەر بینەرانمان لە بیریان بێت وتیان لازم نییە مەحلول گەرز عفونی لە هەموو شوێنەکە لەبەردەستە بن. یەکێک لە باشترین و ئاسانترین ڕێەکانی بەرگرتن بەم نەخۆشی کۆرۆنا هەر ئەو شۆردنی دەسە بە ئاو سابوون. یانێ ئەگەر ئەو کەسە مەشکوک بوو بەتایبەت لە شوێنێکی عمومیە دەستگیرەی درگاکان، ناو ئۆتۆبوسەکانە، مینۆبوسەکانە، چۆن شوێنگەرێکی عمومی ئەگەر هەستی کرد دەستی داوە بە شوێنێک و ئیتمینانی نییە کە ئایا ڤایرۆسەکە هەیە لەسەر ئەو شوێنە باشتر ئەوەیە دەست بە ئاو سابوون شۆرگێت. ئەڵێت کە واکسیناسیۆنیش بۆ ئەوانەی کە بەناو گروگەر دەرمەعرز خەتەر، ئەوانەی کە وەکو کەسانی کە سابقەی نەخۆشیەکان سیان هەیە یا ئەوانەی کە تەمەنیان سەروی 45 و 50 ساڵ بەروژوورە باشترە کە واکسیناسیۆنیش ئەنجام بدرێت تا حەدی ئیمکان لە ماڵە مانەوەس. ئەوە یەکێتر لە تەوسیەکانە بۆ ئەوەی کە بزانێت کەسەکە کۆرۆنای گرتووە یا کۆرۆنای نەگرتووە ئەتوانێت ئازمایش کۆرۆناکە خۆی بیگرێت لە خۆی لە ماڵە.
ئەو ئازمایش کۆرۆناییشە بەداخەوە لە ئێرانە زۆر بە کەمیە ئەسەن دەست ناکەوێت، ئەبێ حتمما بڕۆنە ئەو مەراجعە کە هەیە دیارە پارێکی زۆریشە سێنن، بەڵام شتەکە ئاسانە، هەر سوابێکە چێوێکە کە ڕێزەی لۆکە کە سوابی پێڵێن سوابێکە ئەو تەرەشحات ناولوتە تێرن لە مەحلولێکە قاتیەکەن و دوایەوە لەسەر کیتێکی ئەنازەگیری دایەنن. شتەکە شتێکی ئاسانە، بەڵام وتم لە ئێرانە زۆر بە سەختی دەسەکەوێت. جز ئەو تاوت جێگەیش من زانیوێتم بەشی ئەو شتە تەحریمیگەرە هەیە کە لەسەر ئێران هەیە، بەڵام ئەو مافیای دەوا و دەرمانیشە خۆی دەورە بینێت کە لە ئێرانە بە ئاسانی دەست ناکەوێت. بەڵام ئەلایەمەکانیشی کە ئەوەیە کە ئەو کەسە هەست بە بێهێزیە کاتە تای هەیە، ئەتوانێت تایشی نەبێت، چون لەمە دوایێت کۆرۆنجۆرێ لە کۆرۆنا هاتوو تاکە نەبوو ئەو جەهشگەریە کە ئەنجامدا بوو. بەڵام ێتر ئەوە کەسێک ئەگەر مەشکوک بوو بەوەی کە کۆرۆنای هەیە مانەوەی کە 4-5 ڕۆژ لە ماڵە ئەوەی تر کفایەتەکە ئەگەر ئەو کیتە نەبوو، کیتەکە لە ماڵە ئازمایشەکە کە ئایا کۆرۆنای هەیە یا کۆرۆنای نییە. بەڵام هەروەکە لە گزارشەکەی سازمان جیهانی بێداشیشە هاتووە شێوەیەکی خەتەرناک نییە. لەو حاڵەتە کوشندەکان کە تەسیرێکی خراپ و مزڕی بێ لەسەر کۆندامی هەناسە و سیەکانە. بینەرانی بەڕێز، هەواڵێک دووەمی کە بۆ ئێوە حازرمان کردووە ئەویش نەتیجەکە کە تاقیقاتێک کراوە لەسەر ئەوەی کە ئایا وەزن کێشتێتە خوارەوە بەهۆی ئەنجامدانی یا ڕعایەتی ڕژیمی غەزایی گیایی یانە. ئەڵێت کە ئەو متاڵعەی کە تازە کراوە حمایەتەکە لەوەی کە تەسیری هەیە کێشت دابەزێت. 2 دەسەیشیان بەڕەسی کردووە کە ئەو 2 دەسە کەسانێکن کە ڕژیمە خواردنەکەیان فەقەت گیا بووە، ئەو چە ڤێگان بێ چە هەر گیایی. فەرق ڤێگانیش ئەوەیە کە ئەو کەسانێکە ڤێگانن بەهۆی ئەوەی کە هەر شتێک کە لە حیواناتێ وەکو هیلکە وەکو شیر یا ئەو فراوەردەگەر شیری ئەوان نایخۆن، بەڵام ئەوانێک کە ڕژیم خواردنی گیایانە شیر و بازی فراوەردەگەر تر حیوانی ئەوانە مەسرەفەکەن. بەڵامەتر بە کولی بەعام حسابیانی کردووە، ئەوێت کە 2 دەسە بوو، یەکێ ئەوانەی کە ڕژیم غەزایەکەیان فەقەت گیایی بووە، دەسەی دوومەکەیش ئەوانەی کە هەموو شتێکیان خواردووە، چە گۆشتخۆر بوون چە ئەوەی کە ڕژیم خواردنیان گیای تێدا بووە. ئەڵێت کە نەتیجەی ئەو متاڵعاتەی کە کردویانە ئەوە بووە کە ئەو کەیفیەتەی ڕژیمی غەزاییە بۆ دابەزاندنی کێش ئەو کەسانەی کە ڕژیم خواردنەکەیان تەنیا گیا بووە بەرچاوتر بووە. ئەڵێت کە ئەو کەسانیش کە لەسەریان تاقیق کراوە گشتیان گەورە ساڵ بووبن، مشاهدەش کراوە کە پەیڕەویکردن لە ڕژیمی غەزاییەکی گیایی زیاتر لەو ڕژیم غەزاییەکەی تر کە هەموو شتێکیان خواردووە دەور و نەخشی بووە لەوەی کە کێش ئەو کەسانە دابەزێنێت. ئەڵێت نەتیجەگیری دووەمی پێ ئەڵێن کە هەیەە، ئەڵێت کە کەیفیەتەکەیشی باشتر بوو بە نسبەت بە ڕژیمگەر غەزایی تر. ڕژیمگەر غەزایی تر مەبەستی ئەوەیە ڕووبارێک ئەڵێن بەرنامەگەر ڕژیم غەزایی تایبەت دائەنن کە کەمێک سەختە، بەڕێوەبردننی سەختە لە ڕۆژە ئەوە ژەم خواردن کە چەندێک کەمیکەنەوە، ئەڵێ بە چاو ئەوانە و کەیفیەتەکەی باشتر بوو. مەبەستی ئەوەیە ئەو کەسانێک کە ڕژیم خواردنەکەیان ڕژیم غەزاییەکی گیایی بووە. ئەڵێت دیارە لە متاڵعەیشە ئەوانەی کە ڕژیم گیاییەکەیان بووە گیایەکی سالم بوو بە ناسالم بوو بە ئەو من سالم و ناسالمە لە درێژە بەرنامەکە بۆ بینەرانمان ئەڵێن کە مەبەستی چییە. ئەڵێت کە
لەم تەجزیە و تەحلیلەیەشە هەروە ڕژیم غەزاییەکە کە ڕژیم غەزاییەکی گیاخۆری بووگە چۆری نەبووە، هەم لەسەر جیا لەسەر ئەوەی کە لەسەر وەزنی بەدەن تەئسیری بووگە، لەسەر حەساسیت بە ئەنسولین، متابۆلیسم یان ئەو سوزان غەزا دەور و نەخشی بووە. چونکە یەکێک لە دۆستگەر دەستگای گوارش یا ئەو دەستگای داخڵی بەشەرە هەر گیاکانە، ڕژیم غەزایی گیاییە. لەو تاقیقاتە 244 کەس یان بەشداری داوە، لەو 244 کەس 122 یان ڕژیم غەزاییەکەیان گیایی بووگە، 122 تریشیان ڕژیمی کە هەموو شتێ بوو گۆشت بووە هەم گیایی. لە ئاخرەوە چەند کەسیان ماوە، یانێ 223 نەفەر ماون کە ئەو 223 نەفەرە تقریبا 20 نەفەرێکیان وایە 20 نەفەر 21 نەفەریان تااقەتیان نەبووگە درێژیان نەداگە ئەوان چووگن. بەڵام ئەوانەی کە ماون لەو 223 نەفەر ڕژیم تاقیقیەکەیان 16 هەفتە یا 2 مانگ درێژەی بووگە، یعنی 2 مانگ تحت نەزەر بووگن. ئەو ڕژیمیانە بە مرەتەبی بردووەتە بەرەوە. ئەڵێت کە سەوابق نەخۆشی ئەمانیشە لە نەزەرە گیریاکە پێشتر چەندێک وەزنیان بووگە پێش دەستپێکردنی تاقیقاتەکە، ئەوانە هەموو شتێک لە بەرچاوە بووە. ئەڵێت کە لە ناو ئەوانەی کە ڕژیم غەزاییەکانیان گیایی بووگە، ئەوانەی کە غەلان یا دانەوێڵەکانە و حبوبات و ئەمانە کولەن لە ناو ڕژیم غەزاییەکانە جێ خۆی کردووەتەوە. ئەڵێت دەور و نەخشی ئەمانیشە موسبەت بووە. دیارە لە ڕژیم غەزاییەکانە ئەوەیە کە ئەگەر ڕژیم غەزایی گیایی ئەگیرێت ئەو کەسە کالۆری تێتە خوار، یعنی کالۆری کە بۆ ئەنجامی کار ئەبێ بسوزرێت ئەو بسوزێت و ئەو ئینەرژی ئازاد بکرێت. ئەوەیە دکتۆرێ بە ناو دکتۆر میشل ڕۆنشتاین کە متخصصی تەغذیە ئەڵێت کە ئێمە نەتیجە ئەم نەتیجە کە ئیعلام بوو بە پێشتریش ئەمان زانی، بەڵام ئەومان ئەبێت لە بەرچاوە بێت ڕژیمە غەزایی گیایی خاڵی ئەبێت سڵامەتی دڵیشمان لە نەزەرە بێت، یعنی ئەو کەسە ئەبێت پڕۆتئین بە نازێکاتی لە دانەوێڵەکانە لە نۆک و نەخۆشەر و لوبیا و ئەمانە ئەوتانێ ئەو پڕۆتئینە جوبران و کاتەوە یا ئەو کالۆریە بێت. ئەڵێت کە ئەگەر ئەوانە نەبێت ئەو کەسانە ئەتوانن مستعدن کە توش نەخۆشیگەری وەکو سندرومی متابولیک بن، یا ئەوەی کە سڵامەتی قەلبی متابولیکیان توش مەترسی بێت. ئەڵێت کە ئەبێ ئەوانیشە ئێمە لە بەرچاومانە بێت. ئەمە بەستی ئەوەیە کە ئەو ئەنرژیە ئەگەر ئەو غەزای گیاییە حتمما ئەشێت بە نسبەتی هەم کالۆری هەم پڕۆتئینیش بۆ دابینکردنی نیازگەر ڕۆژانە فعالیەتکردن، ڕێگە چوون، کارکردن، چون بەشەر بۆ کالۆری احتیاجی هەیە، ئەبێ ئەوانە لە بەرچاوە بێت. ئەڵێت فقط یەک شت کە زۆر لەم تاقیقاتە بەرچاوە دیارە کێش دابەزراوە هاتووەتە خوارەوە، بەڵام توودەی عەزولانی تووشی تەحلیل نەبووە. چون بازە ڕژیمگەر هەیە تر بە شێوەیەک سەریع و تونن جیا لەوە چۆری ئەتاونێتەوە، حتا سیستم عەزولانی بەدەنیش ئەتوێتەوە، کە ئەوە جز ڕژیمگەرێکی باش ناوە. ئەڵێ کە لەم ڕژیم غەزاییە فقط متوەجی بووین کە چۆری تحلیل چووە، نە عەزولاتەکان تحلیل چووە. هەر دکتۆر میشل ڕۆتنشتاین وا ئەڵێت باشە ڕژیمێکی غەزایی سالمگیایی چییە؟ ئەڵێت ئەبێت هەموو مەوادی معدەنی تێبێت، مەوادی مغەزی تێبێت، مەحوەریەتیەکەیشی دیاری کردووە. ئەڵێت ئاجیل بێت، حبوبات بێت، حبوبات نوک و نەخۆشەر و لوبیاوچێت، میوەکانی تێبێت، ناوی میوە لابرگێت، سەوزیجات جیا لەوانژە چای و قاوە و ئەو ڕۆنگەریشە کە بە ڕۆنگەر گیایی ئەناسرن. بۆ میوەکان ئەوە ئەڵێت کە میوە خۆی منبعێکی قەوی ئانتی ئۆکسیدانە، ئانتی ئۆکسیدانەکانیش لە بەرنامەکانی پێشوومانە شارەمان پێ کردووە.
چەند جار کە ئەو ئانتی ئۆکسیدانگەرە مەترسیت و کەسێک سەرەتان بگرێت شێرپەنجە بگرێت تێرێتە خوارەوە هەڵێت کە میوەکانیش ئەبێت حتمەنە لەو کەسانەی کە ڕژیم خواردنەکەیان گیاییە ئەوە لە نەزەرە بگیرگێت. ئەوانەی کە تووەکان یا ئاجیلەکان ئەڵێت کە ئەوانش ئەسید ئامینەیان هەیە جیا لە ئەسید ئامینە حاوی ڤیتامین بێن و مەوادی معدنی فرەفرە کەمیابیش ها لە ناویانە وەکو مەنگەنز و مس کە ئەو مەوادیشە لە ناو ئاجیلەکانە زۆرە ئەبێ ئەوانیشە بەکاربێرن. لە بەرنامەکە ئشارەمان کرد کە ڕژیم غەزایی گیایی ناسالم چییە؟ ڕژیم غەزایی ناسالم ئەوەیە کە ویسەتە بازاڕە چون هەمبرگەر هەیە جۆرە هەمبرگەرێکی تریش دروست کراوە بەناو هەمبرگەر گیاییە کە لە فروشکاکانە هەیە ئەڵێت ئەو هەمبرگەرە گیاییگەرە فراوەری کراوە جز و ڕژیم غەزاییی سالم نین یا ئەو تەنەقولاتەی کە ئەو بام و گوێز و ئەوانەی کە شیرینیانەکەن دیارە ئەویش دوو جۆرە ئەڵێت بامێک ئیتر شیرین بکرگێت یا ئەو تەنەقولاتەی کە شیرین بکرگێت ئیتر ئەو خاسیەتی سڵامەتی گیایی خۆیە نییە یا شتێک کە ناو بازاڕ هەیە و بادام سوختەکە بادامێتر ینی بامە بەڵامێتر ئەوەی کە هەم شەکەری لیان هەم ڕۆنیشی لیان و ئەوەی سووریەکەن ئەوەی کە لای خۆمانەوە هەیە ئەو بام سوختەیە بەڵام لە شوێنگەرترە هەر ئەو بامشتە حاڵەتگەرێتر بەخاتر ئەوە مناڵ گەر خۆشیان لێبێت شیرینیانەکەن ئەڵێت کە ئەوەیش چۆن خەنگەرێکی زیایی هاتیە ئەوە ڕژیم غەزاییەکی گیایی سالم نییە. بەڵام وتویانە کە ئەمە ئەبێت هەمیشە سڵامەتی ئەو کەسانە لە نەزەرە بگرین یانێ مەبەستیان ئەوەیە کە ئەگەر کەسێکیش ڕژیم غەزاییەکە گرێت ڕژیم غەزاییەکە بێ بۆ هەدەفە بێت کە هەم مەوادی معدەنی هەم ڤیتامینەکان هەم گشتی بۆی تامین بێت. دیارە ئەوەی تاو جێگەیشێ بە بەرنامەی تەندروستی هەڵگەڕێتەوە بەڕاستی ئەم بەرنامە ئەوەی نەتیجەی ئەو تاقیقاتەیە کە ئێمە ڕایەگەینین پێتان بۆ ئەوەیە کە ئەو کەسانەیە کە ئەگەر ڕژیم خواردنەکەیان ڕژیم خواردنێکی گیاییە بزانن کە چه تاقیقاتێک کراوە لەسەری یا چۆنە تاو جێگەل لەبیرم بێت بەرنامەیەک تریشمان بوو هەر لەسەر ڕژیم غەزایی گیایی بینەرێکمان نووسی بووی لە سایی سەر جمهوری ئیسلامیە و ئیسە هەموو کەسێک گیاخۆرە کەسێ ناتوانێت گۆشت بسێنێت دەواخانیش ڕاستی کرد بەڵام وەختێکی تواشای قیمەت سەوزیەکان و ئەو دەخڵودان و نۆک و نەخۆشە روشتی شاکەی ئەوانیش لە حەدێکی عادیە نین. مەبەستەوەیە کە تا ئەو جێگەیە وەکو ئرائەی زانیارە کەزنە بۆ بینەرانمان نە ئەوەی کە تەبلیغ کردێت بۆ ئەو ڕژیم خواردن وێگان یا ڕژیم خواردنی گیایی بەڵام هەمیشە نقاتی مثبت و منفی ئەو ڕژیم غەزایی گەرمانە ئێمە بە ئیطلاعی بینەرانی خۆشەویستمان گەیاندووە. لێرە بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی ئاخرین بەرنامەی ساڵی 2023 زاینی بۆ هیوایەی کە ئەم بەرنامەیش جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی و تەندروستی بۆ بلایەکتان بە ئاواتە خوازی.